کو هاوڵاتێک وەکو پێشمەرگەشی دێرین کە خەبات و تێکۆشانمان کردێ لۆ ئازادی ملەتەکەم لۆ سەربەستی ملەتەکەمان دژی داگیرکەران هەر ئەو ڕۆژ خەبات تێکۆشانمان دەکرد بە ئازادی بژین خاکمان ئازاد بی وڵاتمان ئازاد بی بەڵام بەداخەوە ئەو کوردستانە ئێمە دوژمنانی گەلەکەمان لە هەر چار پارچەی کوردستان دەویان تێبڕێ دانەوێ وەزعەکەمان لاوازکەن کیانەکەمان نێلن بە هەموو شێوەیەکی ئەوان بربەرەکانی ئێمە دەکەن بەڵام ئێمەش ملەتەشی زیندوین تێکۆشان دەکەین دیفاع دەکەین لە پێناوی ئازادی و دژی داگیرکردنی هەر وڵاتێشین کە خاکمان داگیرکە ئێمە بە هەموو شێک هەڵوێستی خۆمان دەردەبڕین تێکۆشان دەکەین تا ئەو کاتەی مافەکانمان دێتێت. ئەمە وەکو هاوڵاتی کورد خەڵکی کوردستان خەڵکی باشوور مافی خۆمانە کە دژی ئەو داگیرکاریانە بوو وەستینەوە سەبارەت بە وڵاتی تورکیا دەوڵەتی ئێران یعنی بە درێژایی ماوەیەکی زۆرە بەردەوامە لە هێرشەکانی لە تۆپبارانکردنی ناوچەکانی کوردستان سەرسنووریەکان هاوڵاتیان شەهید دەکات بەڕاستی دژی ئەو داگیرکاریانین دژی ئەو هێرشبەرانین بەڕاستی پێویست دەکا حکوومەتی عێراق بێتە سەرخەت داوا لە حکوومەتی عێراقی دەکەم کە تا ئێستا هەرێمی کوردستان پارچەیەکە لە عێراق پێویستە بپارێزرێت بەپێی ئەو دەستور و مادە و بڕگانەی کە تێیدایە تەواوی پاراستنی گیان و خاچی عێراق لە ئەستۆی وڵاتی عێراقدایە. دژی تورکیای داگیرکەر لە نێو خاکمان لە سەر خاکمان بڕۆ دەر ئەمە داوا لە تورکیا دەکەین لە خاچی هەرێمی کوردستان بکشێتەوە ئەگەر ناوە داوا لە حیزبە کوردستانەکانیش دەکەین هەر هەموو حیزبە کوردستانەکان بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو دەنگەکانەوە هەموو یەک هەڵوێست بین دژی تورکیای داگیرکەر با یەک هەڵوێست بین ئەگەر بەخۆشی نەچوە دەرێ ئەمن قەنەعەتم وایە بە شەڕ دەری بکەین لە کوردستان ئەمن دەرێن بابە شەڕ تورکیا ئەگەر لە کوردستان نەچوە دەرێ بابە شەڕ دەری بکەین زۆر خەتەرە تەبعاً ئەمن داوا لە هەموو حیزبە کوردستانەکان دەکەم کە دەرێم یەک مەوقیف بن یەک هەڵوێست بن مەبەستم ئەوەیە کە هەموو یەک بین یەکبوون خۆی مانای یەکبوونەکە دیارە یەکبوون مانای چییە؟ ئەمن عیلاقەم نییە چیە دەچی هاوکاری تورکیا دەکاتن ئەمن عیلاقەم لەوە نییە بەس ئەوە ئەم بە خیانەتی دەزانم هەرچیە بیتن ئەگەر حیزبەکەی خۆم بی بچی هاوکاری وڵاتەکی بکاتن یەکێتی بچی هاوکاری ئێران بکە پارتی بچی هاوکاری تورکیا بکە شوعی بچی هاوکاری عێراق بکە ئیلە ئاخیری ئەوە ئەم بە خیانەتی دەزان.